الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين. برایانی عزیز و خۆشەویستم، خوشکانی بەڕێز، بەردەوامین لەسەر زنجیرە باسەکانمان، زنجیرەی ئادابە ئیسلامیەکان. ئەمڕۆ ئەدەبێکی تر ئەخوێنین کە بریتیە لە ئەدەبی تەعزیە. ئەدەبی تەعزیە خۆشەویستەکانم ئەدەبێکی زۆر زۆر گرنگە، چونکە هەمومان ئەمرین و کەسوکارمان ئەمرێت، بۆیە پێویستە ئەم بابەتە بە جوانی شارەزاییمان لێی هەبێ. ئیبتیلا و تاقیکردنەوە سنەتی خوای پەروەردگارە. خوای تەعالا لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ: وَلَنَبْلُوَنَّكُمْ بِشَيْءٍ مِنَ الْخَوْفِ وَالْجُوعِ وَنَقْصٍ مِنَ الْأَمْوَالِ وَالْأَنْفُسِ وَالثَّمَرَاتِ وَبَشِّرِ الصَّابِرِينَ. خوای تەعالا بە هەموو شتێک تاقیمان ئەکاتەوە، بە ژیان، بە مردن، بە ترس، بە برس، بە کەمی ماڵ، بە کەمی میوەهات، بە مردن. ئەمجا خوای تەعالا ئەفەرمێ: مژدە بە ئەو کەسانەی ئەی محەممەد صلی الله عليه وسلم کە مژدە بدە بەو کەسانەی کە سەبرەگرن، ئارامەگرن، ئەوانەی کە کاتێ تووشی مصیبەت ئەبن ئەڵێن ئینا لله وئینا ئیلەیه ڕاجعون. ئێمە خۆشمان هی خوین، ئەشگەڕێنەوە بەلای خوا. هەر کەسی ئەمە بڵێ لە کاتی مصیبەتە، خوای تەعالا ئەفەرمێ: ئولئیک عەلەیهم صەلەوات من ربهم وڕەحمە وئولئیک هم المهتدون. ئەوانە خوای تەعالا سەڵاوات و ڕەحمەتی خۆی ئەبارێنێ بەسەریانە، و ئەوانە هیدایەت درا و ڕێپیشاندراون. بۆیە خۆشەویستەکانم، زۆر زۆر گرنگە ئێمە لە کاتی مصیبەتە کە یەک کەسمان نییە تووشی مصیبەت نەبین، یەک کەسمان نییە ئیلا توش ئەبیت، بەس گرنگ ئەوەیە سەبر و ئاراممان هەبێ و بڵێن ئینا لله وئینا ئیلەیه ڕاجعون. لەبارەی ئەوەوە کە سەبر گرتن لە کاتی مصیبەتە، ڕازیبوون بە قەزا و قەدەری خوای پەروەردگار، لەبارەی ئەوەوە چەندین ئايات و چەندی حەدیث لەو بارەوە هاتوون. شریعەتی ئیسلام ڕوونکردنەوەی تەواوی لەو بارەوە داوە بۆ ئەوەی دڵدانەوەیەک بێ بۆ یەکتری، بۆ ئەوەی هاوکاری یەکتری بین، پشتی یەکتری قایم بکەین لە کاتی ناڕەحەتی و لە کاتی مصیبەتەکانە. هەر لەبەر ئەوە شریعەتی پیرۆزی ئیسلام تەعزیەی داناوە. تەعزیەی داناوە. تەعزیە چییە؟ لە زمانی عەرەبیە بۆ ئەوەی بە جوانی ئەم بابەتە ئیسفادەی لێ بکەین و بتوانین خەڵکی شتێ بگەێنین. تەعزیە دڵدانەوەی کەسی لێقەوماوە و بەهێزکردنیەتی و پشتگرتنیەتی. ئەگەر کەسێک ئیسە نەمامێک ئەگەر بێهێز بێت، یعنی تازن پێگەیشتوی، ئەگەر با لێیدا، ئەگەر باکە قایم بێ لەوانەیە بشکێتەوە، بەڵام ئەگەر دارێک بیتە پاڵی بەهێزێکات، باکە نایشکێنێتەوە. تەعزیەکردن پاڵپشتیکردنی برای مسلمانتە، خوشکی مسلمانتە، بۆ ئەوەی نەشکێتەوە لە کاتی مصیبەتە و بەرگەی قەزا و قەدەرەکان بگرێت. ئەمەش کەسمان لێی بە دەرنیمان خۆشەویستەکانم. ئەم بابەتە ئەمڕۆ کەسمان لێی بە دەرنیمان، بۆیە ئەبێ بە جوانی لێی تێبگەین. پێویستە ئەو کەسەی کە تووشی مصیبەت ئەبێ سەبر بگرێ لە کاتی مصیبەتەکەیە، ڕازی بێ بە قەزا و قەدەری خوا. ما أصاب من مصيبة إلا بإذن الله ومن يؤمن بالله يهدي قلبه والله بكل شيء عليم. تغابن آياتي أنظى. هر مصيبتك تشمل أبيت، هر ناڕەحەتێک هەمووی بە قەزا و قەدەری خوای پەروەردگارە. ئەگەر ئینسانی مسلمان ئەلەو کاتانە ئیمانی تەواوی قایم بەخوا بێنێت، خوای تەعالا هیدایەتی دڵی ئەدا، سەبر و ئارامی پێ ئەبەخشێ، و خوای تەعالا بە هەموو شتەکانیش زانایە و ئاگدارە، هیچی لێون نابێ. هەروەها پێویستە خۆشەویستەکانم، هەر یەکێک لە ئێمە ئەوەندە خۆگر بێ هەرگیز کارێک نەکا ناشکری پێوە دیار بێ، هەرگیز کارێک نەکا ناشکری پێوە دیار بێ. خوا نەخواست شیوەنکردن، خوا نەخواست دان لە خۆ، دەم چاوڕنین، یەقەدڕین، قژڕنین، قورکردن بەسەرا، قورکردن بە بانشانە. ئەمە صفاتی ئینسانی مسلمان نییە. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم لە کاتی مصیبەتەکانە فەرموویەتی، کاتێ کوڕی مردووە، کاتێ کچی مردووە، هەر حەزەکەم بەس ئەم معلومە بزانن وەکو زانیاریەک، تا ئەوانەی غەمبارن دڵیان بدرێتەوە تۆزێک و دڵیان خۆش ببێت و ئاسوودەیەک بە دڵیانە بێتەوە. رسول الله صلی الله عليه وسلم حوت مناڵی هەبووە، یەک دانەیانی بۆ نەماوەتەوە ئیلا فاتیمە نەبێ، هەر هەمویان بەدەستی خۆی، بەدەستی مبارەکی خۆی ناشتویانێتی، ئیلا فاتیمە نەبێ. ئەویش پیان وتووە لە نزیکترین کاتی دوای خۆتان فاتیمەیش ئەگەڕێتەوە بەلای خۆ.
بۆیە بەڕێزان وا نەزانین بەس ئێمە تووشی موسیبەت ئەبین، هەموو پێغەمبەران توش بوون، هەموو پێغەمبەرێک. من هەر کاتێک تووشی ناڕەحەتی موسیبەتێک هات بێتم بیرم لە پێغەمبەرێک لە پێغەمبەرەکان کردوێت. کاتێک هەر ناڕەحەتێک تۆ لەم دنیاە ئەگەر باوکت خراپ بێ بیر لە ئیبراهیم بکەرەوە، ئەگەر کوڕت خراپ بێ ژنت خراپ بێ بیر لە نوح و لە لوط بکەرەوە، کاتێک برات خراپە بیر لە هەموو پێغەمبەرەکان بکەرەوە کە نزیکترین کەسەکانی خۆی جاری وا بۆ دژمنایەتیان کردووە. قەت بێتاقەت مەبە کاتێک کە قەومەکەت خراپ بن بەرامبرت، خزمەکانت خراپ بن بەرامبرت، پێغەمبەران هەمویان ئەوانەیان بینیوە. ئەمە تاقیکردنەوەیە، ئەم ژیانی دنیاە جێی تاقیکردنەوەیە. ئەگەر خوای تەعالا بکە کەم مەشاکل بی ئەوە حەقە زۆر شکری خوا بکەیت، زۆر سوجدەی شکر ببەی کە کەمترین مەشاکلت هەیە. تۆ پێغەمبەری خوا لە کاتی مصیبەتەکانە فەرموویەتی إن العين تدمع والقلب يحزن ولا نقول إلا ما يرضي ربنا وإنا بفراقك يا إبراهيم لمحزونون. طبعا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆشەویستەکانم زۆر حەزیە کرد مناڵی ببێ، بە تایبەتی کوڕ. دوای ئەوەی کە لە خەدیجە خان شەشی بوو بەس فاتیمەی مایەوە ئەوەکان تر هەمویان وەفاتیان کرد، زۆر حەزیە کرد مناڵێکی ببێ، بە تایبەتی کوڕێک. هەمومان حەزەکەین تا کوڕێکمان هەبێت جێگیرمان بێ، جێنشینمان بێ، لە پاش خۆمان پەیامەکەمان هەڵبگرێ، یا هیچ نەبێ کارە چاکەکانمان بەردەوام بێ. لەم ئاخری تەمەنا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خوای تەعالا مناڵێکی پێدا ناوی ئیبراهیم. ئیبراهیم لە ساڵ و نیم تەمەنیا نەخۆش کەوت و گەڕایەوە بۆ لای خوای پەروەردگار. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر بێتاقەت بوو، فرمێسک بە چاوە مبارەکەکانی هاتە خوارەوە، فرمووی چاوان فرمێسکیان پیا دێتە خوارەوە، دڵانیش غەمبارە ئەبن، بەڵام قەت قسەیەک ناکەین ئیلا ئەوە نەبێ کە خوا پێی خۆشە و خوا پێی ڕازیە. بۆیە بەڕێزان هەنێ جار ئەبینم هەنێ کەس ئەنووسێت ئەڵێ کاتێک کەسێکی ئەمرێ ئەڵێ ڕازین بە قەدەری خوا، هەنێ کەس ئەڵێ وا مەڵێ یعنی چی ڕازین بە قەدەری پێغەمبەر وای فەرمووە. ئەوە سنەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. ئەوە زۆر گرنگە تۆ لەو کاتە بڵێ ڕازین بە قەدەری خوا، چونکە ئەوە معنای ئەوەیە کە تۆ ئیمانداری، کە تۆ ڕازیت کە خوای تەعالا تۆ هێناوەتە ئەم دنیاە، تۆ مڵکی ئەویت و هەموو ئەوەیشی پێتەدا مڵکی ئەوە و هەر کاتێکیش بیواتەوە تۆ ڕازیت. ئەو ژنە سەحابەیە کە مێردەکەی لە ئیشە مناڵەکان ئەمرێ، زۆر ئەو مناڵەی خۆشەوێ، ئەبوو تەڵحە زۆر ئەو مناڵەی خۆشەوێ. ئەبوو تەڵحە پێشەوەی بێتەوە خێزانەکەی ئەڵێ بە ماڵەکەی ئەڵێ کەس خەبەری ئەم مناڵە نەداتە ئەبوو تەڵحە ئیلا خۆم نەبێ، کەس خەوەری نەدا ئیلا خۆم نەبێ. کاتێک بێتەوە ئەڵێ ئەم ئەچێتە پیریەوە وەکو ژنێکی ئیمانداری چاک کە ئەچێتە پیری مێردەکەیەوە، چاکەتەکەی لەشاندا ئەکەنێ، ئاباکەی لەشاندا ئەکەنێ، پێڵاوەکانی لە پێدا ئەکەنێ، دەع لە خاتە بەردەمی، ئاوی بۆ ئەهێنێ بۆ دەستنوێژ، ئەگەر زۆر ماندوو بوو کەشتێک ئاوی بۆ ئەهێنێ و ئاوی گەرم و پێ خاتە ناوی. یعنی ئافرەتی ئیمانداری چاک هەوڵەدا بە هەموو شێوازێک مێردەکەی لە خۆی ڕازیکە، چونکە ئەزانێ ڕەزابوونی خوا لەوەیە کە مێردەکەی لە ڕازی بێ. ئەمیش ئەوانە هەر هەموو یەکا و ئەمیش ئەڵێ دەم و باسی مناڵەکەمان چۆنە، ئەڵێ بە حەیاتی وا باش نەبووە. ئیتر ئەمیش بە دڵنیایەکەوە نان ئەخوا، دوای ئەوە حتا لە حەدیثەکە هاتووە ئەفەرمێ لەگەڵی ژنەکەشی ئەخەوێ، هیچ ئەو ئافرەتە هیچ دەرنابڕێ. دوای ئەوە کە ئیتر تەواو ئیسراحەتەکە پێی ئەڵێ پیاوەکە ئەگەر دراوسەیەکمان شتێکمان بۆ بێنێ بیخاتە لامان، یا شتێ ئەگەر لە ماڵی دراوسەکەمان شتێ بە ئەمانەت بێنین، ئەگەر لە ماڵی دراوسەکەمان شتێک بە ئەمانەت بێنین، دوای ماوەیەک بیباتەوە بێت داوای کا بڵێ ئەمانەتەکەم بنەوە. ئەبێ بێتاقەت بین، ئەبێ بێتاقەت بین، وتی نەوەڵە حەق خۆیانە تا بۆ بێتاقەتە. دەی فەرمووی خوای پەروەردگار ئەم مناڵەی بە ئێمەدا ئێستا ئەمانەتەکەی خۆی بردەوە. ئەبوو تەڵحە زۆر غەمبارە بێ، بەڵام ئەوەی کە زیاتر غەمباریەکە کە وتی یعنی یەڵا تا لەشم گران بێ ئەمجا ئەم خەوەرم پێگەیەنی، خۆی شۆرد و چووە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. فەرمووی ئەی پێغەمبەری خوا
خێزانەکەم ئاوای کرد ئەو خێزانەی یەکێک بوو لە ئەصحابە مەشهورەکان لە ئافرەتانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی بڵێ خوا زۆر معجب بووە بە کاری خێزانەکەت زۆر معجب بووە و بەهۆی ئەو دروست بوونەوە ئەو خەوتنەوە لەگەڵ یا خوای تەعالا مناڵێکتان پێ ئەدا پڕ بەرەکەت ئەبێ ئەڵێن لەنەوەی ئەو مناڵە چەندین عالمی گەورە دروست بوو سبحان الله لەنەوەی ئەو مناڵە جامە بەستم لەیرە قسەی ئەو ئافرەتەیە ئەو قسە بە نرخەیە کە حەقە بە ئاوی ئاڵتون بنووسرێتەوە ئەگەر ئەمانەتێکت هێنا لای کەسێک دوایی هات داوای کردەوە ئەبێ بێتاقەت بی ئەبێ بچیتە گژیا بەڵێ من بینیمە کەسی سفڵە هەبووە بچۆتە گژ ئەو کەسەیە قەرزی پێ داوە دوایی هاتووە داوای قەرزەکەی کردووە چۆتە گژیا بەڵێ ئەوەم بینیوە بەڵام ئینسانی بەوەفا ئینسانی مرد هەرگیز سفڵە نییە خوای تعالی ئەمانەتێکی بە تۆی داوە ئێستا لێت تێسێنێتەوە ئینا لله وئینا ئیلەیه ڕاجعون ئەو معنای ئەو شە پیرۆزەیە لە حەدیثە هاتووە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم لە ئێمەنیە ئەو کەسەی لە کاتی موسیبەتە ئەداتە گۆنایە یعنی گۆنای ئەڕنێ و سێنی ئەدڕێ یعنی بەریەقەی خۆی ئەدڕێ ودعا بدعوة الجاهلية وهوي الشيراء كاتو نازانم أو تشتانا أكا أولا إيمانية براستي أو كسل إيمانية أما أبي خوشكان زور أغان لي بيقولوا هنيا فيها وهي لوش هنيا فيها شيء واك هنيا فيها شيء واك بلام أو صفتي ضعيفي أفرتانا وهي في غمري صلى الله عليه وسلم زياتر جختي لسر أفرتان كردو توا مصيبة خوش يسكانم أجل فاداشتكي زور قوري أجر صبي لسر بقري پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی هەر عەبدێک ئەگەر خوای تعالی تووشی مصیبەتێکی بکاو بڵێ ئینا لله وئینا ئیلەیه راجعون اللهم أجرني في مصيبتي واخلف لي خيرا منه بڵێ ئینا لله وئینا ئیلەیه راجعون خوایە ئەجر و پاداشتم بەرەوە لەسەر ئەم مصیبەتە و شوێنەکەی بە باشتر بۆم پڕکەرەوە ئیلا خوای تعالی پاداشتێکی زۆر گەورەی ئەداتەوە و شوێنیشی بۆ پڕەکاتەوە و شوێنەکەی بە چاکتریش بۆ پڕەکاتەوە سەلەمەی خێزانی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێش ئەوەی پێغەمبەری خوا بیخوازێ مێردەکەی ئەبوو سەلەمە بوو ئەبوو سەلەمەیەکێک بوو لە سەحابە زۆر مهمەکان زۆر بەڕێزەکان زۆر گەورەکان کاتی ئەبوو سەلەمە وەفاتی کرد ئەڵێ ئەم حەدیثەی پێغەمبەرم کەوتۆ بیر ئەم حەدیثەم کەوتۆ بیر لە دڵ خۆمە وتم ئینا لله وئینا ئیلەیه راجعون حەدیثەکەم وت پاشان لە دڵ خۆمە ئەموت تۆ بڵێ کێ هەیە بێ لە ئەبوو سەلەمە خێرتر بێ گەورەتر بێ یعنی کەس هەیە لە ئەبوو سەلەمە گەورەتر بێ یەکێک بۆ لە پێشەنگەکانی ئیسلام پیاوێک بۆ لە پێناوی ئیسلامە قوربانیەکی زۆری داوە لە پێناوی ئیسلامە شەهید بووە یعنی کێ هەیە وەکو پێغەمبەر ئەفەرمێ لە جێ ئەو خوای گەورەیەکێک ئەخاتە جێەکەی کە زۆر لەوە باش کێ ئەبێ لە شوێنی ئەو بێ ئەڵێ دوای ماوەیەک سبحان الله پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هاتە خواز بێنیم دوای بۆم دەرکەوت کە ئەم حەدیثە بالفعل وایە چونکە پێغەمبەری خوا لە ئەبوو سەلەمە باشتر جا هەر کەسێ بە دڵێ ئەو دوعایە بکە ئینشاء الله خوای تعالی جێگەی بۆ پڕەکاتەوە بە باشتر